بەرنامەی خوانی ڕەمەزان بە ئەسپۆنسەری بەرهەمەکانی سەعید. شێخ حوسێن ئەزموونی 44 ساڵی هەیە، وەکو خۆی ئەڵێ مناڵ بووم لەگەڵ باوکمە کاری چێژ لێ نانمانەکرد. ئێستا خاوەنی چێشخانەی خۆیەتی. ئەمڕۆ بریانیەکی زۆر خۆشی دروست کردووە. هەمووان باسی ئەکەن. شێفجان پێمان بڵێ چۆن ئاخۆش دروستیەکەی؟ ئەگەر برنجی سەعید بێ خۆشترە. سڵاو بەڕێزان، لە بەرنامەکانی مانگی ڕەمەزان هاتینەوە لاتان بە بەرنامەی خوانی ڕەمەزان. ئەم ئێوارێش دوو جۆر خواردنمان ئامادە کردووە، بریانی و فاسۆلیا. دیارە بریانی ئەتوانی شتی زۆری تریشی بەدڵی خۆت تێکەڵکەی، بەڵام ئێمە ئەمە نەمان هەڵبژاردووە لەبەرەوەی شلەی فاسۆلیای لەگەڵایە و تۆزێک قورستر ئەبێ. پێکهاتەکانی بەزالیا شەعری، کشمیش بە سپۆنسەری بەرهەمەکانی سەعید. بۆ بریانیەکەشمان بەهاراتی بەرهەمەکانی دانیا بەکارەهێنین. ئێستاش دەست دەکەین بە دروستکردنی خواردنەکان. سەرەتا سنگەکە ورد ئەەکەین، ئیتر ئەم شێوازی وردکردنەی ئەکەوێتە سەر ئەو کەسە خۆی بەدڵی خۆی چۆن حەسکە وردیکات، ئەوە کێشەی نییە. دوای وردکردنی سووریانەکەینەوانێ شتەکان بۆی دواتر برنجەکە حازر ئەەکەین. ئەم شتە سوورۆکراوە ناخەینەوە سەری. دیارە بۆ بریانی ئەبێت تۆزە کەرەسەکان ورد بن بۆی جوانتر بتوانی بیخۆی گەورەتر بێت، تۆزێک ناخۆشە سڵی مریشت. بریانیش خواردنێکی خۆشە، کورد حەزی لێتی، تایبەت لەگەڵ شلەی فاسۆلیا. ئێمەش ئەم ئێوارەی ئەمەمان هەڵبژارد. سەرەتا کەرەستەکان سوورەکەینەوە، اینجا برنجەکە ئاماداکەین و دواتر ئەکەینە سەر برنجەکە. زۆر کاتیش ئەکرێ بە برنجەکە بیکوڵانن، بەڵام وا جوانترە سوور بکرێتەوە و دواتر بکرێتە سەر برنجەکە. ئەو دوو جۆر بریانیشمان هەیە، بریانی زەرد و قاوەیی. ئێمە ئەم ئێوارەیە زەردەکەیان حازرەکەین، ئەویان بە پێویست و ئارەزوی خۆتە. ئەمە نەمان بەسە ئێمە بۆ بریانیەکە. سەرەتا شتەکان سوورەکەینەوە. برنجەکەشمان بە سپۆنسەری بەرهەمەکانی سەعیدە ئامادەیەکەین و زەیتەکەش. دیارە برنجی بەرهەمەکانی سەعید قساننی ناوێ، هەر چەند دەقەیەک دایانین هەتا ڕۆن و شتەکانی بۆ سوورەکەینەوە، دواتر حازرەکەین. بۆ لێنانی بریانیەکەمان سەرەتا شتەکان کە سوورەکەینەوە زەیتی بەرهەمەکانی سەعید بەکارەهێنین. زەیتێکی زۆر باشە. سەرەتا کەرەستەکانمان سوورەکەینەوە.
کەرەستەکانمان سوور کردەوە بۆ بریانێکە هەتا ئەوانە سوورە بنەوانێ فاسۆلیاکە لێ ئەنین فاسۆلیا ئەگەر بمانوێ وەکو هیچ چێشخانەکان دەرچێ ئەبێ زەردەچەوەی پێوەکەین دوای زەردکردن لە کاتی لێنانە خۆشتر دەرئەچێ و ڕەنگ و ڕۆڵەتی جوانتر ئەبێ بەهاراتەکەشمان بەهاراتی دانیایە کەمێ بەزالیاژ ڕەکەینە ناوی لەبەری پەرستەمان کەم تێکردووە و دواتر کشمیش کەرەستەکانمان سوور کردوێتەوە کشمیشەکەش سوورەکەینەوە یارە کشمیش زوو سوورە بێتەوە بۆیە لە کۆتاییە یەکەینە ناوی بەخواستی خۆتە ئەگەر هەرچی شتێکی کە بتەوێ بیکەیتە ناو بریانیەوە ئەوە پێویستی خۆتە ڕۆنەکەشمان هی بەرهەمەکانی سەعیدە دەزەکەین بە لێنانی فاسۆلیاکەمان سەرەتا پیازەکە و دۆشاوەکە سوورەکەینەوە ئەبێ بۆ هەموو حاڵەتێک پیاز تۆزێک ڕەنگی بگۆڕێ نەبێت سەر شتەکانێکی تێکەی ئێستا ئێمە وەستاوین هەتا تۆزێک ڕەنگی پیازەکە ئەگۆڕێت هەم بۆ برنج هەم بۆ شلەژ ئەبێ پیازەکە تۆزێک ڕەنگەکەی بگۆڕێ بۆی تام باتەوە ئێستاش دۆشاوەکەی تێتی اینجا خوێی تێکەین و فاسۆلیاکە تۆزێک سوورەکەینەوە دواتر ئاوی گەرم خوێکە بەس ئاوی گەرمی هەیە یان من وامت قەینە ئاوی ساردیشی تێکم فاسۆلیاکە وەکو ئاماژەمان پێە زەردەچەوەمان پێوە کردووە هی بەرهەمەکانی دانیا دواتر یەکەینە ناو دۆشا و پیازە سوورۆکراوەکەوە دای ئەپۆشین تا یەک تۆس تام ئەیاتەوانێ و دواتر ئاوی تێکەین وەکو باسمان کرد کە زەردەچەوەکەمان کردوتە ناو فاسۆلیاکەوە ڕواڵەتی فاسۆلیاکە چەند ئەگۆڕێت بەڕاستی بەرهەمەکانی دانیا هەر دیارە کە ڕواڵەتی فاسۆلیاکەمانی گۆڕی ئەگەر تێی بکرێ جوانترە لەوەی کە هەر بە سپێتی بیکەیتە ناو شلەکەوە ئەوە ئێشتا نەشت حازریش نەبووە دوایی زیاتر دەرەکەوێت جوانی و ڕواڵەتی فاسۆلی ئاوەکەمان کوڵە
بەهاراتی دانیامان تێکرد بوو هی بریانی چاوەڕێکین هەتاکو تۆزێک ئاوەکە هەڵەچنێ و کەرەستەکانەکەینە سەری تا دەمەکێشێ ئەمەش کۆتایی بریانەکەمان بوو. برنجەکەمان ئاوەکەی هەڵچنی تا کاتی دەمکێشان ئەم کەرەستاناکەینەوە سەری و ئامادەیە بۆ پێشکەشکردن. بریانەکەمان بەرەو ئامادەبوون ئەڕوات برنجەکەمان زیایی کردووە بەرهەمەکانی سەعید بەڕاستی ناوازن هیوادارم ئێوەش دووبارەی کەنەوە برنجەکەمان زۆر جوان و زۆر زوو ئامادە بوو هیوادارم بەدڵتان بێ. بریانەکەمان ئامادە بووە برنجی بەرهەمەکانی سەعید زۆر جوان دەرچۆ و زیایی کردووە هیوادارم ئێوەش دووبارەی کەنەوانێ بەڕاستی بەرهەمەکانیان شایستەی ئەوەیە دووبارە بکرێنەوە. خواردنەکانمان ئامادە بووە بە سپۆنسەری بەرهەمەکانی سەعید بریانەکەمان پێکهاتەکانی بەزالیە شعری کشمیش و بۆ ڕازاندنەوەکەی زەیتون و جەرجیرمان بەکارهێناوە خۆ ئەتوانی چیترت پێخۆش بوو تێکەڵیکەی و شلەی فاسۆلیاکەمان بەرهەمەکانی دنیامان وەکو بەهارەت بەکارهێنا خوانی ئەمڕۆمان پێشکەشکردن بە سپۆنسەری بەرهەمەکانی سەعید بە هیوای قبوڵبوونی ڕۆژ و تاعاتی هەمووان تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ. بەرنامەی خوانی ڕەمەزان بە سپۆنسەری بەرهەمەکانی سەعید. شێف حسێن ئەزموونی 44 ساڵی هەیە وەکو خۆی ئەڵێ مناڵ بووم لەگەڵ باوکمە کاری چێژ لێنانمانەکە. ئێستا خاوەنی چێشخانەی خۆیەتی ئەمڕۆ بریانیەکی زۆر خۆشی دروست کردووە هەمووان باسیەکە. شێفجان پێمان بڵێ چۆن ئاخۆش دروستیەکەی؟ ئەگەر برنجی سەعید بێ خۆشترە.